سڵاو خۆشەویستان، من سامانستانم خۆشحاڵم کە لە ئەڵقەیەکی تری دیداری ڕۆژ لە خزمەت ئێوەی خۆشەویستم. لە مەڵقەیەدا گفتوگۆ لەسەر کۆی ئەو بابەتان دەکەین کە ئەمڕۆ لە شەقامی سیاسی زۆرترین قسە و باسی لەبارەوە دەکرێت. ئەوانەیش پرسی دەستوری هەرێمی کوردستان و پرسی سەرۆکاتی هەرێمی کوردستان و ئەو تەحەدیانەی کە ڕۆژانە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبنەوە. لە مەڵقەی دیداری ڕۆژ بەڕێز مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لەگەڵمان دەبێت. کاک مەسرور سەرتا زۆر سپاس بەو دەرفەتێکە بێمت بەخشی. زۆر سپاس، بەخێر بن، خوشحاڵم. بەڕێستان وەک ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان دواڕەوشی ناوچەکە و پێگەی کورد لەو ناوچەیەدا چۆن هەڵەسەنجێنن؟ ئێوە ئاگادارن کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستان بە شێوەیەکی تایبەت لە بارودۆخێکی زۆر هەستیاردایە و ئەو گۆڕانکاریانەی کە بەسەر ناوچەکە داهاتوون بێگومان کاریگەریان دەبێت لەسەر وەزعی هەرێمی کوردستان. ئێستا ئەو بابەتەی کە زیاتر جێی باسە مەترسی داعشە لەسەر هەرێم کە ئەمە بەنسبەت ئێمەوە ئەولەویاتی ئیشی ئێمەیە و بێ هەموو لایەک پێکەوە هەوڵێەوە بدەین چۆن ڕوبەڕووی ئەم وەزە ببینەوە. لەخوا بەزیا بێت تا کوێستا پێشمەرگە سەرکەوتنی زۆر گەوران بەدەستێنەوە و زۆربەی ئەو شوێنانەی کە داعش پێشتر توانی بوو بیگرێت پێشمەرگە توانیویانە ڕزگاری بکەن، هەرچەندە کۆمەڵێک شەهیدمانداوە و هەر لێرەوەش دیسان ئەڵێم سەری ڕێز و نوازش بۆ شەهیدەکان و بۆ بنەماڵە سەربەرزەکانیان دائەنوێنین و داوای چاکبوونەوەش بۆ بریندارەکانەکەین. ئەمە ماوزوایەکە کە هەموو هەرێمی کوردستان پێیەوە سەرقاڵاوە بێ هەمووشمان پێکەوە خەریک بین هاوکار یەکتر بکەین بۆ ئەوەی چیتر مەترسی دوژمن لەسەر کوردستان نەمێنێ، هەرچەندە کە پێم وایە ئەم وەزە درێژە دەخایەنێ و مەترسی داعش کۆتایی پێ نەهاتووە لە توانای داعشدایە کە خۆی ڕێک بخاتەوە و بینیشمان ینی چەندین جار توانیویانە هێڕش بکەنەوە سەر هەرێمی کوردستان لە ناوچە جیاکان. بۆیە من پێم وایە بێ هەموو لایەک هەوڵێ ئەوە بدەین هاوکاری یەکتر بکەین و ڕوبەڕووی ئەم تەحەدانە ببینەوە. لە لایەکی تریشەوە وەزی ئابووری کوردستان کە بەداخەوە وەکو پێویست ئەم ڕێکەوتنەی لەگەڵ بەغدا بوو بەڕێوە نەچوو و ئەمەش فشارێکی تری خستوتە سەر هەرێمی کوردستان کە ئەمەش بێگومان جێگەی بایەخی خەڵکی کوردستانەوە هیوادارم ئەمەش بە ڕێگەیەکی ئاشتیانە چارەسەر بکرێەوە بە ڕێگەی گفتوگۆ هەولێر بتوانێت لەگەڵ بەغدا چارەسەری ئەم بابەتەش بکە و بەغداش بە پیر داواکاریەکانی هەرێمی کوردستان بێت کە پێم وایە مافێکی سروشتی خەڵکی کوردستانە و ناکرێ مەسەلەی بودجە وەکو کارتێکی سیاسی بەکار بێدژی خەڵکی کوردستان. هەروەها وەزی ناوخۆی هەرێمی کوردستانیش کە ئەبینین بەداخەوە پێویست نەبوو ئەزمەیەکی تر لە وەزی ناوخۆی دروست ببێ کە هیوادارم ئەمەش چارەسەر بکرێت. هەوڵدەین بینە سەرە بابەتانش، بەڵام بەجارێ باس لە زیاتر باس لە جەنگی دژی تیرۆر بکەینەوە. کورد پشتی شێری لە قورسایی ئەو شەڕە بەرکەوتووە. بەڕێستان وەکو ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش و هەروە دامەزراوە ئەمنیەکانی سەر بە ئەنجومەن قورسایەکی زیاتری لەو شەڕە بەرکەوتووە. ئێوە چۆن توانیتانە هەرێمی کوردستان لەو شەپۆڵی تیرۆ بپارێزن کە لە ناوچەکە بەڕێوە دەچێت؟ جەنابتان ئەزانن وەختی خۆی کە هێڕش کرا سەر هەرێمی کوردستان بەداخەوە داعش توانی هەندێک شوێن بگرێت، بەڵام پابەندبوونی پێشمەرگە و سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان و بڕوا بەخۆبوونی گەلەکەمان و بەتایبەتی پێشمەرگە قارەمانەکان توانیان بربەستی ئەم هێڕشە دڕندانەی دژمن بکەن و دوای ئەوەش هاوکاری کە هاوپەیمانان کردیان بەتایبەتی لە ڕووی داوێنکردنی هێڕشی ئاسمانی بۆ سەر دژمن ئەمەش کاریگەریەکی زۆری هەبوو بۆی بتوانین هێڕشی دژمن ڕابگرین. لە هەمووی زیاتر مەسەلا ئەوەیە کە تا چەند ئێمە بڕوامان بە قزیەی خۆمانە، تا چەند پابەندین لەسەرەوەی گیانی خۆمان بەخت بکەین بۆ پاراستنی گیان و ماڵ و خاکی هەرێمی کوردستان و ئەمە زیاتر لە هەموو چەکێک توانیوێتی یارمەتی ئێمە بدا مەسەلەی بڕوا بەخۆبوونە، هەرچەندە وەکو تریش کە دەڵێم شار پێویستی بە چەک هەیە، ینی بەداخەوە ئەم چەکەشتا کو ئێستا وەکو پێویست نییە، بەڵام ئەوەی هەبووە توانیوێتی ئەم هێڕشانە ڕابگری.
هەموو لایەک خەریک بوون بۆ ئەوەی هاوکاری یەکتر بکەن هەموو دام و دەستگەکان تایبەتی لە ئەنجومەنی ئاسایی شێماوەی توانیمانە هاوکاری برا پێشمەرگەکانمان کردو هاوکاری وەزارەتی پێشمەرگەمان کردووە لە ڕووی دابینکردنی زانیاری و لە ڕووی ناردنی ئەفسەرانی پسپۆر لە خەتەکانی پێشووی جەپا کە یارمەتی پێشمەرگەکان بدەن و ئەو تەنسیقی کە پێویستیشە لە بینی پێشمەرگە و هێزە هاوپەیمانەکان بکرێ ئەمەش هەر بەو ڕێگەیە کراوە کە شکر بۆخوا بزانم ئەنجامەکەی دیارە و سەرکەوتنی گەورەش بەدەستاتوە. باسی هاوکاری هێزە هاوپەیمانەکانت کردو هەروەها جەنجی پێشمەرگە دژی تیرۆر هەمیشە لەگەڵ شەڕی تیرۆر ناوی پێشمەرگە هاوتەری بلەو نێوەندەدا دێت با بینە سەرەوە ئایا تا چەند توانراوە پاڵپشتی هاوکاری سەربازی هێزی پێشمەرگە بکرێ وڵاتانی هاوپەیمەند چەند توانراوە ئەوەی ئێوە داوای دەکەن ئەوەی خواستی ئێوە بەدەستی پێشمەرگە بگە هەندێک هاوکاری هاتووە بەڵام بەداخەوە لەو ئاسەدا نەبووە کە ئێمە داوامان کردووە داعش بەداخەوە توانی کە چەکێکی زۆر بەدەست بخات دوای ئەوەی لە چەندین شوێنە چەکی جەیشی سووری و هی عێراقی دەستکەوت و چەکی پێشکەوت توش بوون هەر بەو چەکانەوەش پەلاماری کوردستانیاندا کەچی پێشمەرگار چەکە کۆنەکانی بەدەستەوە بوو و تا ئێستاش ئەو چەکە مۆدرنەی کە ئێمە داوامان کردووە بەدەستمان نەگەیشتووە بێگومان ئەگەر ئەم چەکە بەدەست پێشمەرگەوە بێ ئەتوانێ سەرکەوتنی زیاتر بەدەست بێنێ و ئەمە هاوکاریش دەبێت بۆ ئەوەی قوربانی پێشمەرگە کەمتر بکرێتەوە بەردەوامیشین لەو داواکاریانەی کە پێشمەرگە هەیەی و بگەینێن بە شوێنی پێویست و لەگەڵ ئەو هێزە هاوپەیمانانە بەردەوام قسە دەکەین بەڵام تاکو ئێستا ئێمە بەحقیقەت ڕازی نین لەسەر ئەو ئاستەی هاوکاریەی کە لە ڕووی دابینکردنی چەک و تەقەمەنی و پێشمەرگە نێردراوە نزیکەی ساڵێک بەسەر هێرشەکەی داعش بۆ سەر هەرێمی کوردستان و ناوچە کوردستانەکانە تێدا پەڕێ بەڕێستان لە نزیکەوە سەردانی بەرەکانی شەڕتان کرد و وەروها ڕۆڵتان بینیوە لە تێکشکانی هێرشەکانی داعش بۆ سەر بەرەکانی پێشمەرگە دەکرێت پێمان بڵێ ئێستا ئەو جەنگە لەکوێ گیرساوەتەوە من زۆر جار لە خزمەتی جەنابی سەرۆک سەردانی بەرەکانی جەنگمان کردووە لەوێ لە نزیکەوە لەگەڵ فەرماندە سەربازیەکان قسەمان کردووە سەردانی جەپەکانمان کردووە بینیمان کە پێشمەرگە تا چەند ورەی بەرزە و تا چەند خۆڕاگر بووە ئەمە هەروەک باسم کردان ئێمە کلیلی سەرەکی سەرکەوتنی پێشمەرگەکانە ئێستا ئەم وازەی کە دەیبینین زیاتر لە 95% ئەو شوێنانەی کە داعشتوانی بوو داگیری بکات ڕزگار کراون شوێنی زۆر استراتیجی و گرنگ ئێستا لە دەست پێشمەرگەیە و خەتی دیفاعی باش دروست کراوە ئەمە دەکرێت بتوانم ینی دەتوانم بڵێم کە بە چەند مەرحەلەیەکە تێپەڕی یەکێکەوە بوو کە هێڕشی دوژمن بوەستێنرێ اینجا ئێمە پەلاماری هێزەکانی دوژمن بدەین بۆ ڕزگارکردنی ئەو شوێنانەی لە ژێردەستی ئەوان بوون و ئێستاش بۆ ڕزگارکردنی ئەو شوێنانەی کە ماون بێگومان پیلان هەیە و هەروەها بۆ پاراستنی ئەو شوێنانەی کە بەدەست پێشمەرگەشەوەن ئەمانەش پێویستی بە هاوکاری هەموو لایەکە ینی تەنیا هێزی پێشمەرگە کە وەکو شارکەر لە بەرەکانی شاردایە ئەمە ئەم ئەرکە قورسە ناوبێت تەنیا لەسەر ملی پێشمەرگە بێ هەموو دام و دەستگەکانی تریش هاوکار بن. دەچینە سەر بابەتێکی تر کە جیا لە بابەتی شەڕی تیرۆر ئەویش پرسی سەرۆکاتی هەرێمی کوردستان و بابەتی دەستورە بە ئەندازەی گەرمی بەرەکانی جەنگ ئێستا شەقامی سیاسی قسە لەسەر و بابەتە دەکە ئێستا بە بیانی ئەوەی بیاوەنووی دەستوری هەرێمی کوردستان پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان شەقامی سیاسی گەرم کراوە هێندەی باس لە پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان دەکرێت هێندە باس لە دەستور ناکرێ دیدی ئێوە بۆچوونی ئێوە وەکو مەسرۆر بارزانانی وەکو ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان چیە لەسەر ئەم بابەتە خۆی بابەتی سەرۆکاتی بابەتێکی گرنگە ئەمە بابەتی هەموو خەڵکی کوردستانە ئەوە نییە تەنیایی شخصێک یان هیلایەنێکی سیاسی بێ بەڵام لەم بار و دۆخەی کە کوردستان تێکەوتووە و ئەم هەموو هێڕشەی کراوەتە سەر کوردستان من پێم وایە دەکرا ئەمە بە شێوەیەکی زۆر گونجاوتر چارەسەر بکرێ و بە سیاسیکردنی ئەم بابەتە بۆ دەستکەوتی حزبی پێم وایە شتێکی هەڵە بوو بە تایبەتی کە جەنابی سەرۆک لەو ماوەیە بەردەوام لە بەرەکانی شەڕدا بووە و لەگەڵ پێشمەرگەکان خەریکی پلانداڕشتن و شکاندنی هێزی دوژمن و بەرگریکردن لە خاک و کەرامەتی ئەم خەڵکە بوو
نەدەبووە ینی لە پشتەوەەوە بەرنامەدا ڕێژی بکرێ بۆ ئەوەی لە غیاوی جەنەوی سەرۆکە خەریکی ئەم ئەرکە پیرۆزە بوو ئیتر بەرنامەی داڕێشتنی پرۆژە و یان بڵێن پەراوێز خستنی مەسلەی دەستور کە بابەتێکی گرنگە بە نسبەتێمەوە کە دەیتوانی چارەسەری ئەم کێشەیەش بکە دەکرا زیاتر گرنگی بە بابەتی دەستور بدرێەوە ئەم پرۆژانە پێمەوە بوو پێویستی نەدەکرد هەرچەندە مەسلەی سەرۆکاتی خۆی شتێکی گرنگەوە ئەبێ چارەسەرێکی یاسایی بۆ بدۆزرێتەوە چکار وەکە زانن لە 20 مانگی هەشت ئەم بابەتە کێشەیەکی یاسایی یان فەراغێکی یاسایی دروست دەبێ بۆیە لاەنە سیاسیەکان ینی پێویستە بگەن بە هاودەنگیەک بگەن بە سازانێک بۆ چارەسەرکردنی ئەم مەوزوعە شکە پێم وایە وەزی کوردستان تحملی ئەوە ناکە کە ئەزمەیەکی تر جگە لە ئەو ئەزمە و گرفتانەی مەسلەی تیرۆر و مەسلەی بودجە و کێشەکانی موچەی پێشمەرگە و ئەو شتانە کە هەمانە پێویست ناکە ئێمە کێشەیەکی تریش ئیزافە بکەینە سەر ئەم شتانێکە هەیە پێتوانێت ئەو مناقشانی کە لەسەر ئەو بابەتە دەکرێت بابەتی پۆستی سەرۆکاتی هەرێمی کوردستان زیاتر بە شخصانە کراوە ینی ئەگەر وا بپرسن پێتوانیا ڕێکارە یاساییەکان فرامۆش کراوە هێندەی ئەوەی بابەتەکە بە شخصی کراوە بەداخەوە زۆر جار ئەم باسە دەکرێت بەڵام من حەزەکەم لێرە ڕوونکردنەوەیەک دەم بە نسبەت ئێمەوە جەنەوبی سەرۆک وەکو شخصی جەنەوبی سەرۆک بارزانانی ئێمە ئامادەنین ینی بە حقیقت بخرێتەوە معادلەیەوە چکە پێگە و ناوی جەنەوبی سەرۆک زۆر لەوە بەرزترە کە ئێمە بین ئێستا تەقیمی ئەم پێگەی جەنەوبی سەرۆکین دایکە شەهیدێک ئەتوانێت تەقیمی جەنەوبی سەرۆکە ڕۆڵی منداڵی شەهیدە ئەتوانێت تەقیمی جەنەوبی سەرۆکە خزمەت و ڕابردووی جەنەوبی سەرۆک پێشمەرگایەتی جەنەوبی سەرۆک ئەمانە هەمووی کەسایەتی ئێستای جەنەوبی سەرۆکیان دروست کردووە ئەوە نییە کە پێگەی سەرۆکایەتی کەسایەتی جەنەوی سەرۆکی دروست کرد بێ لەبەرەوە ئەمە تەنیا ئەگەر وەکو بابەتێکی یاسایی سیر بکرێت دەکرێت باسی پێگەی سەرۆکایەتی بکەین نەک پێگەی مەسعود بارزانی چکە ئێمە قبولی ناکەین نەک من لەوانەیە ڕاستە بەنسبەت من باوکە و من شانازی پێوە دەکەم بەڵام وەکو سەرۆکێک بەدەیان هزار کورت هەیە بە تایبەتی ئەو پێشمەرگانەی لە سەنگەرەکانن لەوانەیە ئەمە قبول نەکەن کە شخصی جەنەوبی سەرۆک بخرێتە معادلەکەەوە و بڕیار لەسەر کەسایەتی جەنەوبی سەرۆک بدرێ ئەمە بابەتێکی یاساییە باسی سەرۆکایەتی هەرێم دەکرێت کە ئێمە بچوونێکی ترمان هەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بەڵێ وا دەخرێتە ڕوو کە گوایە هەندێک لایەن لەگەڵ سیستەمی پارلەمانی پارتی بەتەنیا لەبەرێکە لەگەڵ سیستەمی سەرۆکایەتیە دیدی ئێوە لەسەر ئەم بابەتە بەتایبەت سیستەمی حکومڕانی چییە؟ پێم وایە ئەمەش بە هەڵا باسکراوە و نازانم ئیتر ئەمە عەمدی بووە یان نە بەڵام وانە سیستمی ئێستا سیستمی سەرۆکایەتی نیە زۆر جار دەگوترێت کە سیستمی سەرۆکاتی ئەمە وانە جارێ لە سیستمی کوردستان سەرۆک کە ڕاستەوخۆ لە ینی هەڵبژێردراوە بەڵام لە هەمان کاتە دەستگای تەنفیزی وەکو حکوومەتی هەرێم لە ئەنجومەنی وەزیرانەوە بگرە بۆ هەموو کابینەی وەزارەتەکان ئەمانە لە ڕێگەی پەرلەمانەوە دەنگی پێدراوە کەواتە دەستگای جێبەجێ کار بەرپرسیارە بەرامبەر بە پەرلەمان کە ئەمە لە سیستمی سەرۆکاتی ئەم شتە نییە و سیستمێکی تێکەڵاوە حتا لە دەستهڵاتەکانی جەنەوی سەرۆکیش لە وەرگرتنی چەندین بڕیار کە لە سیستمی سەرۆکاتیە ئەوایە دەستهڵاتی سەرۆک بێ لە سیستمی ئێمە دەسەڵاتی سەرۆک نییە بۆیە من دەتوانم بڵێم کە ئەمە ڕاست نییە سیستمێک کە لە کوردستان هەیە سیستمی سەرۆکاتی نییە سیستمێکی تێکەڵە ئەو سیستمەی کە پەرلەمانی باز دەکرێ من دەمەوێت چەند ڕوونکردنەوەیەک لەسەر ئەم بابەتەشدا سیستمی پەرلەمانی لە تەمان چەندین سیستم هەیە لە دنیا وانە بڵێ تەنیا سیستمی سەرۆکاتیان پەرلەمانی بێ سیستمی تێکەڵاوایە چەندین سیستم هەیە کە بە پێی پێداویستی و کۆمەڵگەی جیاواز ئەوەی کە خۆیان گونجاویان زانیوە قبولیان کردووە و پەیڕەوی دەکەن لە هەرێمی کوردستان پێش هەموو شتێک ئێمە دەوڵاتێکی سەر وڵاتێکی سەر بەخۆنی ئێمە لە قۆناغێکین بەرەو دروستکردنی کیان و بەرەو تەسبیتکردنی پێناسەی خەڵکی کوردستان هەنگاو دەنێن بۆیە
ناکرێ وەکو وڵاتێکی سربەخۆ مامەڵە لەگەڵ ئەم پرسانە بکرێ لە هەرێمی کوردستان دەکرێت زۆر جیاوازتر لەوە باسی مەرحلەی ئینتقالی بکەین کە ئێمە لە حاڵاتێکە بەرەو بەکیانکردنی هەرێمی کوردستان ئەڕۆین بۆیە کامە سیستم زیاتر خزمەتی ئەم ئامانجە دەکا پێویستە لەسەر ئەوە ئێمە بوەستین بابەتی سیاسی و حزبی بخینە لایەکەوە مەسلەی نەتەوەی و نیشتیمانی ئەوە لەسەروی هەموو شتێکاوێ لە سیستمی پەرلەمانی کە ئەوان باز دەکەن هەموو شتێ بخرێتەوە ژێر دەسەڵاتی پەرلەمان پێم وایە ئەمە خۆی سیستمێکی زۆر گونجاو نییە لە سیستمەکانی دیموکراتیدا چونکە ئێمە بڕوامان پێش هەموو شتێک بە بڵێم یانی لە پارتی ئێمە بڕوامان بە جیاکردنەوەی دەسەڵاتەکانە لە ڕاگررتنی هاوسەنگی دەسەڵاتە لە بەڕێوەبردننی حکوم لە هەرێمی کوردستاندا خۆشتە نەزانن ینی پەرلەمان وەکو سیستمی یاسادانان یان سیستمی دەستگای دادوەریە قەزایی و جێبەجێ کار دەسەڵاتی جێبەجێ کار کە سەرۆکایەتی و ئەنجومەنی وەزیرانە ئەمانە سێ پێگەی ئەساسی حکومڕانین و لەمەشا دەکرێ هاوسەنگی لە بینی دەسەڵاتەکانە بکرێت لە سیستمی زۆربەی سیستمەکانی پێشکەوت و سەرکەوتوی دیموکراسیدا هاوسەنگی دەستهڵاتەکان ئەمە باشترین سیستمە بۆ بەڕێوەبردننی حکوم ناکرێ بڵێ وڵە سیستمی سەرۆکەتیم قبول نییە بەڵام سیستمی پەرلەمانی قبولەکەم کەواتە هەموو دەسەڵاتەکان ئەوێ بێتە ژێر دەسەڵاتی پەرلەمانێک کە ئەو زاڵ بێ بەسەر دەسەڵاتەکانی تریشە کە پێم وایە ئەمە خۆشی هەڵەیە چکە ئەمە دیکتاتۆریەتی پەرلەمانی دروستەکە لەگەڵ ڕێزم بۆ پەرلەمان بەڵام ئەمە هەموو بڕیارەکان ئێنێتەوە ناو پەرلەمان و ئەو پەرلەمانی کە نەتوانێت لەسەر بابەتی زۆر گرنگ بێتە دەنگ یان بڕیاری پێویست بدا لە کاتی گونجاوە لەوانەیە ئەو وەختە ئێمە زەرەیش تێدا بکەین بۆیە من پێم وایە ئێمە وەکو پارتی زیاتر داکۆکی لەسەرەوە دەکەین کە کامە سیستەم زیاتر خزمەتی گەل و نیشتیمانەکەمانەکە لەو مەرحەلەیە کە ئەوەش جیاکردنەوەی دەسەڵاتەکانە دابینکردنی هاوسەنگی بینی دەسەڵاتەکانە ئەو سیستەمە باشتری سیستەمە بۆ حکومڕانی ئێستا هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانانی بەڕێز سەرۆک و ئەندامیشی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بۆچی لەگەڵ ئەوەن سەرۆکاتی هەرێمی کوردستان ڕاستەخۆ لایەن خەڵکی کوردستان و هەڵبژێردرێ کەچی ئەندامانی پەرلەمانی کوردستانیش خۆ لایەن خەڵک هەڵبژێردراون ئەمە حەقێکی سروشتی مافێکی سروشتی خەڵکی کوردستانە کە دەنگی خۆیان بۆ کەسێک بدەن کە وەکو سەرۆک نوێنەرەتی ئەم خەڵکە بکە هەموو کەسێک هەموو تاکێک لەم وڵاتە مافیەوەی هەیە دەنگ بدات باشترین شێوازی دیموکراسی لە دنیا ئەوەیە کە ماف بە خەڵک بدرێ خەڵک نوێنەرەتی خۆی نوێنەری خۆی هەڵبژێرێت لێرە ئەگەر مەجاالم دەی تۆزێ بە وردی باسی کەم ئەوەش لە سیستمی هەڵبژاردننی بڵێم پەرلەمانی کەواتە پەرلەمانە بێ لە جیاتی خەڵک سەرۆکێک هەڵبژێرێ من ئەتوانم بڵێم کە ئەمە زۆر نادیموکراسیانەترە لەوەی کە شێوازی دیموکراسی شێوازی ڕاستەوخۆی هەڵبژاردن بێ بۆ لەوانە لە کاتی هەڵبژاردننی پەرلەمانە ڕێژەیەکی تایبەت بڵێ 70% خەڵکی کوردستان ئەچەند بۆ سندوقی دەنگدان و دەنگەدان بۆ دەستنیشانکردن یان هەڵبژاردننی نوێنەرەکەی خۆیان بۆ پەرلەمان ئەگەر هات و هەڵبژاردننی سەرۆک بکرێ لەوانەیە ئەم ڕێژەیە گۆڕانی بەسەردا بێ لەوان لە جاتی 70% خەڵک چند دەنگدان کە پێشتر بینیمان ئەمە ڕوویدا کەواتە خەڵک بۆ هەڵبژاردننی سەرۆک زیاتر پەرۆشە بۆ ئەوەی بچێت دەنگ بدات لێرە ڕێژەیەکی بەرچاوی خەڵکی کوردستان دەنگ ناداتن ئەگەر تەنیا بۆ پەرلەمان بێ کەوات لە بەرامبەر ئەمە بۆ سەرۆکاتی ڕێژەیەکی زیاتر بەردەوام چوون و دەنگیان داوە لێرە ناکرێ دەنگی ئەم خەڵکە نادیدە بگرێ اینجا ئەگەر فەرەزنە بڵێن 70% خەڵک دەنگیان بۆ پەرلەمان داوە لەمەشە هەموو ئەو دەنگانە نوێنەرەکانیان نیانتوانیا بگەن بە پەرلەمان چۆن خەڵکێک دەنگی داوە بە نوێنەرێک و ئەم نوێنەرە ڕێژەی پێویستی نەهێنەوە بۆ ئەوەی وەکو ئەندامی پەرلەمان بچێ نوێنەرەتیان بکە کەواتە ئەم دەنگانە دابەشەکرێن بەسەر چەندین ئەندامی تری پەرلەمان کە دەنگیان زیاتر بووە و ئەوان ئەچن بۆ پەرلەمان کەواتە ئەکرێ بڵێن لێرە بەپێی ئەو ئەحسااتانەی کە هەبووەوە ئەو ژمارەیە کە پێشتر سیرمان کردووە لەوانەیە حدودی 20% خەڵکی کوردستان دەنگەکانیان ئەفەوتێ ئەسووتێ کەواتە نوێنەری ڕاستەقینەی ئەمانە کە دەنگە پێداوە نەیتوانیەوە بچێتە پەرلەمان خەڵکی تر لە جیاتی ئەوان بە دەنگی ئەمانە چووەتە
پەرلەمان و بووەتە نوێنەری خەڵک لێرە ئەگەر سەیریکەین تقریبان 20 لە ساتیش لەوێ بچێت تقریبان 50 لە ساتی خەڵکی کوردستان نوێنەرەکانی خۆیان هەڵبژاردووە بۆ ئەی بچن بۆ پەرلەمان اینجا ئەو بەڕێزانەیە کە وەکو ئەندامانی پەرلەمان هەڵبژێردراون ئەچن بۆ پەرلەمان و لەوێ بڵێ دەنگ ئەدەن بۆ هەڵبژاردننی کەسێک وەکو سەرۆکی هەرێم لەوێش لەوانەیە هەموو کەسێک دەنگ نەدا بۆ یەک نەفەر ڕێژەیەک دەنگەدا ڕێژەیەکی تر دەنگ نادا بەڵام لەوێش بڵێن بە 70 لە سەتی پەرلەمانتارەکان دەنگ ئەدەن بۆ کەسێکەوە تا 30 لە سەتی ئەو 50 لە سەتەی کە ماوە دەنگ ناداتن بۆ هەڵبژاردننی سەرۆکێکەوە تا ڕێژەیەکیش لەوێ کە دەنگی نەداوە بۆ سەرۆکێک هەڵبژێردرێت کە بە ڕێژەیەکی زۆر کەم کە ئەتوانم بڵێم تقریبان 30 لە سەتی دەنگدەری ڕاستەقینەی خەڵکی کوردستان کە بە شێوەی غێرمەباشر بە ڕێگەی پەرلەمانتارەکانەوە سەرۆکێک هەڵبژێرێ ئەگەر بەراورد بکەیت ئەمە 30 لە سەد کە لە پەرلەمان سەرۆکێک هەڵبژێرن بەرامبەر بە 80 لە سەد کە ئەتوانە بچن بۆ سندوقی دەنگدان و دەنگ بە کەسێک بدەن وەکو سەرۆک جیاوازی ئەمە ئەبێ خەڵک بزانێت کە تا چەندە ئەمە بابەتێکە بابەتێکی تر دەنگدەری هاوڵاتی کە دەنگ بە نوێنەرێک ئەدا بچێ ببێ بە ئەندامی پەرلەمان دەنگ ئەدا بۆ ئەم کەسە بچێتن وەکو یاسەدانەرێک بچێتن بۆ پەرلەمان و نوێنەرەتی بکە بەڵام مەرج نییە ئەم هاوڵاتیە دەنگ بدا بۆ کەسێک کە لە بری ئەو بچێتن سەرۆکە هەڵبژێرێ لەوانەیە ئەم هاوڵاتیە خۆشەویستە دەنگ بۆ برادێک بدا ببێ بە ئەندامی پەرلەمان بەڵام دەنگ کە ئەداتە کەسێک بۆ سەرۆک لەوانەیە ئەم پەرلەمانتەرە هەمان دەنگ نەدا بدا بە کەسێکی تر کەواتە ئەم 30 لە سەدەش دەنگی ڕاستەقینەی خەڵک نییە سەرۆکێک هەڵبژێردرێت کە ئەسڵەن نوێنەرایەتی زۆرینەی خەڵکی کوردستان ناکە نەک زۆرینەی خەڵکی کوردستان ڕێژەیەکی زۆر کەم لە خەڵکی کوردستان ئەو وەختە دەکرێت بڵێن ئێمە بە ڕێگەی پەرلەمانەوە خەڵکمان سەرۆکێکمان هەڵبژاردە بۆیە ئێمە دەڵێن ئەم مافە مافی خەڵکە و خەڵک حەقی خۆیەتی بەشداری ئەبێ ئەم مافە بدرێ بە خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان ڕاستە و خۆ بتوانن سەرۆکە هەڵبژێن و ئەم یاریە سیاسیە کە دەکرێت لە شێوازی پەرلەمانی و هەڵبژاردننی سەرۆک لە پەرلەمە ئەمە ئەسڵەن بۆ ئەوە نییە کە ینی مافی خەڵک بپارێزن ئەمە یاریەکی سیاسیە بۆ سەفقاتی سیاسی بینی لاەنە سیاسیەکانە و کە ئەمەش بێگومان لە مافی خەڵک ئەدرێ ینی مافی خەڵک پێشە لەکرێ و ئێمە بۆیە داکۆکیەکەین ئەڵێن مەرجعی کۆتایی و سەرەکی لەم مەعادلەیە ئەبێ خەڵک بێ و ئەبێ خەڵک بڕیاری خۆی بداتن کە ئەوێ کێ و بە چ شێوەیەکیش سەرۆکاتی وڵاتەکەی بکات ئەو لانەی کە داوا دەکەن کە سەرۆک لە پەرلەمانی کوردستان هەڵبژێردرێ ئەوان دەڵێن هەڵبژاردننی ڕاستەخۆ ئەگەری تەزویرکردنی ئەو جێی متمانە نییە سەرنجی تۆ چیە لەسەر و بابەتەوە ئەی ئەم برادرانە چۆن هەڵبژێردراوەنێ خەڵک دەنگی پێ نەداون ئەگەر ئەمانە پرسیارەکەیان لەسەر ئەوەیە کە لە هەڵبژاردننی ڕاستە و خۆ هەڵبژاردننی خەڵک تەزویرەکرێ ئەمە بەداخەوە بەڵام ئەمە خۆیان ئەگرێتەوە خۆیان بە دەنگی ئەو خەڵکاتون ینی ئەکرێ ئەمە لەسەر قسەی ئەوان بڵێن کەوان بە دەنگی تەزویر بوونەتان دەمی پەرلەمان ئەمە پێم وایە ئەگەر تۆزێ بیر بکەنەوە بەم شێوەیە قسە ناکەن ئەسڵەن وان نییە چونکە ئەگەر خەڵک ڕاستە خۆ هەڵبژاردن بکەوە بە تایبەتی ئەنجومەن ئەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردن بتوانێت بە شێوەیەکی ڕێکوپێک بە تایبەتی بە داواتکردنی خەڵکی بێلایەن بۆ سەرپەرشتیکردنی پرۆسی هەڵبژاردن دەکرێن بابەتانە چارەسەری بکەن بەڵام مادەم خەڵک دەنگی دا بە ئەندامی پەرلەمان بە هەمان شێوە دەکرێت دەنگ بدا بە سەرۆکیش وە من لەو باوەڕدا نیم کە ئەمە تەزویری زیاتری تیا دەکرێت بە پێچەوانەوە لە پەرلەمان دەکرێت سەفقاتی سیاسی بکرێت بەڵام لە هەڵبژاردننی ڕاستەوخۆ مەجای سەفقاتی سیاسی تێدا نیە و خەڵک ڕاستەوخۆ دەتوانانی بڕیاری خۆی بدات زۆر کە باسی بەدیل و جێگرەوەی سەرۆکاتی یاریمی کوردستان دەکرێت پارتی بەڕێز مەسعود بارزانی بە تاکە کاندیدی خۆی دەزانێت بۆ ئەو باتەوە پێشی وایە کە لەم قۆناغا پێویستە سەرۆک بارزانی بمێنێتەوە بەڵام لایەنەکانی تر تاوکو ئێستا وەکو بڵێ کاندیدی خۆیان نییە بەدیلیان نییە پێت وایە بۆچی تاوکو ئێستا ئەوان وابێ دەنگن لەو بابەتەوە ئێمە پێش هەموو شتێک سەیری ئەو بابەتە دەکەین وەکو بابەتێکی گرنگترین بابەتی ئێمڕۆی کوردستان
کوردستان پێویستی بە سەرکردایەتیەکی کارایە کە شارەزا بێ و ئامادەش بێ خۆی بەخت بکە لە پێناو دەستکەوتەکانی خەڵکی کوردستان و پێگە و ڕێزی خۆشی لە ساحەی نێودەوڵەتی هەبێت. ئەمە وەکو پارتی ئێمە پێمان وایە باشترین کاندید بۆ ئەم سەردەمە کێیە ئەبێ ئەو سەرکردایەتی دۆخی ئێستای هەرێمی کوردستان بکە. ئەو برادرانێک کە مناقشەی ئەوە دەکەن ئەبێ فلانە کەس بێ یان ئەبێ کەسێکی تر بێ لێرە من پرسیارێکەکەم. ئێمە وەکو پارتی باشترین کاندیدی ئێمە کێیە؟ پێمان وایە کە وەکو سەرۆکی خۆمان قبوڵمانە پێمان وایە ئەبێ ئەم کەسێک کە باشترین کەسە بەلای ئێمەوە ئەبێ سەرکردایەتی ئەمڕۆی کوردستان بکە. ئەگەر لایەنەکانی تر ئەم بووچوونەیان نییە من ئەم پرسە ئاراستەی خەڵکی کوردستانەکەم. من حەزەکەم خەڵکی کوردستان خۆیان بەبێ ئەوەی ژێر تەسیر و کاریگەری سیاسی ئەم حزبانەدا بن بە ئەم پرسیارە خۆیان بیکەن. ئەگەر لایەنێک ئامادە نەبێ کەسێک وەکو سەرۆکی خۆی قبول بکە کەواتە کەسی یەکەمی حزبەکەی خۆیان بداتن بۆ ینی پێشکەشی بکە بۆ ئەوەی لەم پرۆسەیە بەشداری بکەوە وەکو بربژێری سەرۆکایەتی بەشداری بکە. چۆن خەڵک متمانە بەو حزبیان بەو لایەنە نەبکە کە ئەم کەسە ئەبێ سەرۆکایەتی هەرێمەکەی بکە. یعنی ئەگەر ئەمانە کەسی باشیان هەبێ پێویستە قبولیان بێ کە سەرۆکایەتی حزبەکەی خۆیان بکە. پێش هەموو شتێک بۆ ئەوەی خەڵکیش بڕوایان پێ بکە بڵێ وڵای ڕاستە ئێوە باشترین کەستان هەبووە پێشکەشتان کردو اینجا خەڵک ئەمە قبول دەکە قبول ناکەەوە مەوزوعێکی ترە. بەڵام ناکرێ حزبێک کەسێک بە سەرۆکی خۆی قبول ناکە ئامادە نەبێ وەکو سەرۆکی خۆی قبولی بکە اینجا بێ بە خەڵک بڵێ وڵا ببێ بە سەرۆکی تۆ. یعنی چۆن ئەمە دەکری بۆیە ئێمە پێمان وایە لەم زروفە باشترین کەس بەنسبەت ئێمەوە جەنابی سەرۆکە. لەبەر زۆر هۆکار لەوەی کە بەردەوام لە سەنگەری پێشمەرگەدا بووە خۆی گەورەترین شانازی بۆ جەنابی سەرۆکەوە کە دەڵێ من پێشمەرگەم قەت خۆی وەکو سەرۆکێک نەبینیوە و پێگەی جەنابی سەرۆک بە کورسەکەی سەرۆکایەتی دروست نەبووە. ئەمە بە خوێن و فرمێسک و زەحمەت و ڕەنجی چەندەها ساڵا و قوربانیدان دروست بووە و ئەمە خەڵکێک جەنابی سەرۆکی بە سەرۆکی خۆی قبول کردووە بەو دەنگانەی کە خەڵک داویانەوە ئێستش ئەبێ هەر خەڵک ئەم بڕیارە بدا کێ باشە بێ و کێ باش نییە. لەبەرەوە پێمان وایە هەموو لایەنەکان ئەبێ ئەگەر پێیان وایە کەسی باشتر ئەتوانن بدۆزنەوە کە سەرۆکایەتی ئەم قۆناغی هەرێمی کوردستان بکە بە بزانن بە خەڵک بەراوردیان بکە بزانە بە تەکیدیش خەڵک ئەمەی لەبیر ئەبێ کە کێ خزمەتی ئەوانی کردووە کێ ئامادە بووە ڕوبەڕووی داعش بوەستێتەوە کێ ئامادە بووە ڕوبەڕووی پیلانی دەرەوە بوەستێتەوە کێ ئامادە بووە زیاتر لە هەموو کەسێک داکۆکی لەسەر یەک ڕێزی ماڵی کورد بکە کێ ئامادە بووە کە کێ بووە کە توانیوێتی پێگەی کورد لە ساحەی نێودەوڵەتی بەو ئاستە بگەینێتن و کورد وەکو بەشێکی سەرەکی ئێستا لە معادلەی نێودەوڵەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بگرە لە هەموو ناوچەکەش ئێستا جێگەی خۆی هەیە و پێگەی خۆی هەیە. ئەمانە هەمووی لە سەردەمی جەنابی سەرۆکە ئەنجام درەوە. خەڵک ئەم شتانە ئەبینێەوە ناکرێ ینی لە ڕوانگەیەکی تەسکی حزبیەوە سەیریا و مەوزوعە بکرێ بۆیە برارەکە بۆ خەڵک بەجێ بێڵدرێ بە تەکید وایە. ئێستا بەڕێز مەسرور بازانێ ئێستا وشەی سازان لە میدیای کوردی زۆرترین قسە و باسی لەبارەوە دەکرێت تەنانەت بۆ تاوەی لە شەقامیش ئەو شێ بەرژێ بکەوێت پێتان وایە ئێستا ئەمە بەدیلە بۆ هەموو فاکتە دیموکراتی و یاساییەکان. جارێ پێش هەموو شتێکە دەڵێن سازانی نیشتیمانی من پێم وایە سازانی نیشتیمانی ئەوەیە کە هەموو خەڵک بەشدار بێت لە وەرگرتنی بڕیاری سیاسی نەکتەنیا حزبەکان. ئەوەی کە ئێستا دەکرێت ئەمە سازانی حزبیە سازانی لایەنی سیاسیە بینی ئەو حزبانەی کە پێکەوە دائنیشن و لەوانەیە ئینشاءڵڵا بگەن بە ئەنجامیش بەس ئەمە سازانی سیاسی حزابی سیاسی ئەمە سازای نیشتیمانی نییە. سازای نیشتیمانیەوە کە هەموو خەڵک پێکەوە حەقی هەبێ مافیاوێ بچێت دەنگ بداتنەوە وەختە دەکرێت بگوترێت کە ئەمە سازای نیشتیمانیە. سەرڕای ئێمە پێمان وایە بارودۆخی ئێستا هەرێمی کوردستان ئەوە دەخوازێت کە هەموو لایەنە سیاسیەکان پێکەوە بگەن بە ئەنجامێک و بە گفتوگۆ ئەو بڕیارانە کە دەیدەن لە بەرژەوەندی گشتی وڵاتەکە و نیشتیمانەکەدا بێ و ئەم دەستکەوتە حزبیانە بخەنە لایەکەوە. زروفی ئێمە ئێستا وەزعێکی ترە ینی بە تایبەتی ئێمە وەکو پارتی بیرمان لەوە نەکردوتەوە کە بۆ پارتی چ باشە
بیرمان لەوە کردەوە نیشتیمانی ئێمە ئێستا پێویستی بە چیە بە تایبەتی ئێمە هەروەکو لە سەرەتاش باسم کرد گۆڕانکاری گەورە لە ناوچەکەدا ڕوویاندا و ڕوو ئەدەن و ئەبێ ئیسیفادە لەو فرسەتانە بەبێ ئێمە ئامادە بین وەکو نەتەوەیەک وەکو نیشتیمانێک بیر بکەینەوە چۆن دەستکەوتی زیاتر بۆ گەل و نیشتیمانەکەمان بەدەستبێنی بۆیە پێم وایە ئەم سازانەی کە باز دەکری گرنگە بۆ خەڵک و بیر لەوە نەکرێتەوە زۆری نەوکەمینە چکە ئەگەر بچینە سەراو بەبەتە دیزان قسەی زۆر هەیە کە دەتوانین باسی بکەین. بەڕستەوەکو ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان پێشتر لەگەڵ هاوپەیمانەکەتان لە پەرلەمانی کوردستان زۆری نەبوون. بۆچی بابەتەکانتان ئەو بابەتانێکی ئێستا بوونەتە کێشەیەک لایتان نەکردەوە یان دەکرێت بەڵام بۆ کاتان بە زۆرینەوە کەمینە نەکرد لە پەرلەمان؟ بالضبط هەر ئەوەیە کە ئێستا باسی دەکەم ینی ئێمە لە پارتی بە تایبەتی جەنابی سەرۆک هەمیشە داکۆکی ئەوەیە کردووە کە ئەبێ یەک ڕێزی ماڵی کورد پارێز حتا ئەگەر لایەنێک لە ڕووی ژمارەشەوە کەمی نەبێ بەڵام ئەبێ حسابی ڕێی ئەولانە بکرێەوە بۆ نمونەشم پێتان ئەڵێم کە ڕەشنووسی دەستور کە پێشتر بە دەنگی 96 ئەندامی پەرلەمان دەرچوو و بوو بە مافی خەڵک و ئەوەیە خەڵک ئەو وەختە بڕیار لەسەر قبولکردن یان ڕەتکردنەوەی ئەم ڕەشنووسە بداتن. لێرە ئەو وەختە کە ئۆپۆزیسیۆن هەبوو ئۆپۆزیسیۆن دژی ئەمە وەستا کە خەڵک ئەم ڕایە بدات لە جیاتی خەڵک گوتیان ئێمە ئەبێ بڕیار بدەین و ئێمە ڕازی نین و ئەممافا لە خەڵک سندرایەوە جارێکی تر. تەنیا هۆکارێک کە ئێمە ڕازی بووین ئەم ڕەشنووسە دەستوریە جارێکی تر بگەڕێتەوە بۆ ئەوەی مناقشەی زیاتر لەسەر بکرێت بۆ ئەوەی هەموو هاودەنگیەک لەسەر دروست بێ ئەم سازانەیە کە ئێستا باسی دەکەن ئەو وەختە خۆیان داوایانە کرد وتیان با بە سازان بکرایگینا ئەو وەختا بە 96 دەنگ زۆرینەیەکی ڕەها هەبوو کە پارتی ئەیتوانی بە زۆرینە ئەو بابەتە یەکلای بکاتەوە و زۆر بابەتی تریشە بوون ئەگەر پارتی بە ئیستحقاقاتی انتخاباتی بیویستایە شت بڕوێنی ئەیتوانی بیکاتن بەڵام پەرۆشی پارتی بۆ یەک ڕێزی ناوماڵی کورد بۆ بەشدارکردنی هەموو لایەنەکان بە ئۆپۆزیسیۆنیشەوە دانی بە خۆداگرت و ویستی هەموو لایەک پێکەوە کۆک بن بە تایبەتی لەسەر پرسە گرنگەکان کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە پێکەوە کۆک بن و پێکەوە بڕیار بدەین چکە ئێمە هەمیشە لەو بڕوایەدا بووین کە یەک ڕێزی ناوماڵی کورد ئەمە گەرانتی سەرکەوتنی ئێمەیە و ئەمە بەرەو ئەو ئامانجە دەمان باتن کە ملەتی کورد هەمووی ینی ئامانجی هەموو ملەتی بەڵێ ئێمە دوای هەڵبژاردەکەی پەرلەمانی کوردستان بینیمان پێکەنانی حکوومەت ماوەیەکی زۆری خایەن ئەویش لەبەرەوەی تاوەکو بە شێوکی سازان هەموو دەسەڵاتەکان و جمهوریەکانی سەرەکی دەسەڵات دابەش بکرێ واتە دەکرێت بڵێن هەموو پۆستەکانی هەرێمی کوردستان بە پەرلەمانیشەوە بە شێوەی سازان و ڕێکەوتنی سیاسی دابەشکراوە پێت وایە دەرچوون لەو سازانە چ کاریگەریی دەبێت لەسەر دۆخی هەرێمی کوردستان و پرۆسەی حکومڕانی لە هەرێم؟ لای من لەوە تێناگەم یعنی ئێستا ئێمە چ پێویستە بین یەک ڕێزی ناوماڵی کورد تێک بدەین ئەگەر بە زووری نەو کەمینەیە ئەبواە لە سەرەتاوە لەسەر ئەم مەبدەئە بڕوشتینە یعنی ئێمەی پارتی قبولمان کرد بە سازان شت بکرێ کەواتە زۆر لەو دەستکەوتانە یان لەو پێگە حکومی و پەرلەمانیانەیە کە بەلایەنەکانی تر درراوە لەسەر ئەساسی استحقاقی انتخابی نەبووە پارتی ئامادە بووە واز لە استحقاقی انتخابی خۆی بینی وەکو لایەنی زۆرینە ڕاستە ئێمە لەوانەیە زۆرینە ڕەهامانەیەنەوەی بەڵام لە هەموو لایەنەکانی تر زیاتر کورسیمان هێنەوە هەم لە پەرلەمانی عێراق هەم لە پەرلەمانی کوردستان کەچی سەرڕای ئەوەش بۆ ئەوەی لایەنەکانی تر هەمووی بێنە ناو حکوومەتێکی بنکەفراوان و بەشدار بن لە پرۆسەی سیاسی قبولمان کرد هەندێک لەو دەستکەوتانەی کە پارتیش بوون بدرێ بە لایەنەکانی تر بۆ نمونە سەرۆکی فراکسیۆنی کوردی لە عێراق دەکرا پارتی داکۆکی بکردایە کە ئەمە من زۆرینەی دەنگم هێناوە ئەبێ بۆ خۆم بێت دەکرا حتا سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستان کە پارتی 38 کورسیە یا زیاتر لە لایەنەکانی تر لەبەرەوە ئەیتوانی داکۆکی لەسەر وەرگرتنی ئەم پۆستە بکە یا حتا سکرتێری پەرلەمان کەواتە ئێستا ئەم شتانەی کە دروستم پارتی وەختی خۆی بۆ ئەوەی ئەم سازانە دروست ببێ بۆ ئەوەی هەموو لایەنەکان بەشدار بن بۆ ئەوەی پێکەوە بڕیار لەسەر چارەنووسی وڵات و خەڵکی خۆمان بدەین قبولمان کرد کە پێکەوە ئیش بکەین و پێکەوە بڕیار بدەین لەسەر ئەو ئەساسە ئەم مەناسبانە تەوزیع کران ئێستا ناکرێ بێن بڵێن وڵات چووکە منەوە مانسەبم هەیە
مەبدەئی زۆری نێوکەمینە جێبەجێ دەکەم کەواتە ئەگەر بوو بە مەبدەئی زۆری نێوکەمینە ئەوە بگەڕێنەوە بۆ خاڵی سفر لەوێەوە دەست پێ بکەین بزانین بە ئیستحقاقی انتخابی کێ زۆری نێوکەمینە هەیە کێ کامە منسەبی دەست دەکەوێت لەسەر ئەو ئەساسەی منسەبەکان جارێکی تر دابەش بکرێنەوە ناکرێ ئەو کاتێک کە زۆری سازان خزمەتی لایەنێ بکە قبولی بکە و ئەو وەختەش کە فرسەتی بینی بە زۆری نێوکەمینە شتێک بڕوێنێ وڵا بڵێ من زۆری نێوکەمینە بە پرۆسەیەکی دیموکراسی ئەزانم ڕاستە بەڵام ئەگەر وابێ فەرمونون بە لە سەرەتەوە دەست پێ بکەین بزانین ئەو دەستکەوتانە یان ئەو مەناسبانە چۆن تەوزیع ئەکرێن لەسەر ئەساسی زۆری نێوکەمینە لە ئێستاەوە ئەمە ناکرێ و ئەمە زروفی ئێستا هەرێمی کوردستانی شەمە قبول ناکە کە ئێمە بین ئەم یاریە سیاسیە لەگەڵ یەکتر بکەین پێم وایە شتی زۆر گرنگتر هەیە تحدای زۆر گەورەتر هەیە و ئەبێ ئەو لایەنانە هەمویان بێن پێکەوە ئیش بکەن و هیچیش نییە ینی لایەنێک بۆ لایەنی تر بڵێم لەسەر حسابی دەستکەوتی خۆی نەرمی بنوێنێ هیچ باوەڕ ناکەم کێشەیەک دروستبی بە تایبەتی ئێستا کە لەم زروفە من پێم وایە ملەتی کورد پێویستی بەوە نییە کوردستان پێویستی بەوە نییە کە تەشەنوجێکی سیاسیان تێکچوونی وەزی ناوخۆ تحملی ینی تحملی وەزا بکە بەڵێ لەگەڵ چەمکی سازان کە ئێستا وەکو باسم کە لە میدیاکان زۆر باز دەکرێت ئێستا دەنگێک لە پارتە سیاسەکان بەشێک لە پارتە سیاسەکان هەیە ئەویش هەڵباشانەوەی کۆتای پێکاتەکانی هەرێمی کوردستانە لە پەرلەمان وەکو بینیمان کاریشی بۆ کراوە باسکردنی سازان و هەڵوەشانەوەی کۆتای پێکاتەکان لەوانە تورکمان و ئەرمەن و ئاشووریەکان ئەمە چۆنچوونی لەگەڵ بنەمای سازان و پێکەوەژان لە هەرێمی کوردستان دێتەوە شتێک ئێمە ئەبێ شانازی پێوە بکەین ئەم پێکەوە ژیانەیە و لە دەرەوەش ئەو ڕێزەی کە لە کوردستانە گیرێ باوەڕ کە زۆری بۆ ئەوەیە کە کورد ئەنی خەڵکی کوردستان بە تێکڕایی بڕوای بە پێکەوە ژیانی ئاشتیانە هەبووە لە بینی هەموو پێکاتەونەتەوە و ئاین و ئاینزەکان ئەمە شتێکە ئێمە مستەحیلە وەکو پارتی بتوانین پشتی تێ بکەین و دفاعی لێ نەکەین زۆر پێم سەیرە ئێستا باسی هەڵبەشانەوەی ئەم کۆتانە دەکرێت چونکە ئەم کۆتانە ئەگەر هەڵبوەشێنەوە بە پێی ڕێژەی دەنگدان بێ زۆربەی ئەو نەتەوانەی کە لەگەڵ ئێمە دەژی من ناڵێم کە منەتەوە ئەڵێم نەتەوە ئەو نەتەوانە بە ڕێژەکە من بەڵام نەتەوەن لەگەڵ ئێمە هەمومان خەڵکی کوردستانین ئەبێ ئەوان مافی خۆیان هەبێ بەشدار بن لە وەرگرتنی بڕیاری سیاسی و بەشدار بن کوشکە مکەونی ئەساسی ئەم وڵاتان ئەوان وەکو ئێمە ینی خەڵکی ئەم وڵاتان و ئەبێ بڕیاری خۆیان هەبێ ناکرێ مەسلەی زۆری نێوکەمینە بەسەر ئەوانیشدا بسەپێنرێ و بگوترێ ئێوە نابێ کۆتای خۆتان هەبێن پێم وایە پێویستە ئێمە ڕێز لە مافی ئەو نەتەوانە بگرین و هەمووشیان مافی ئەوەیان هەیە کە نوێنەری خۆیان هەبێ لە پەرلەمانی کوردستان و ئەمە گەورەیە بۆ هەموو لایە کە پشتگیری ئەم پرەنسیپە بکە بە پێچەوانەوە پێم وایە مەبەستی سیاسی لە پشتەوەیە و ناشکرێ ئێمە بین لە لایەکەوە باسی پێکەوە ژیان بکەین بەڵام لە لایەکی ترەوە بە ڕوانگەیەکی تەسکی سیاسی ئیتر بین لە گرنگی ئەم نەتەوانە کەمکەینەوە ئەمە وەکو پارتی ئێمە بەردەوامە بێن بۆ پشتگیریکردنی ئەوەی کە ئەم کۆتانە ئەبێ بمێنن بەڕاستە وەکو ئەندامێکی مەکتەبی سیاسی چۆن دەڕوانە دانوستانی لایەنە سیاسەکان و چۆن خەڵکی لێ دڵنیا دەکەنەوە کە ئەنجامێکی باشی دەبێت بۆ یەکلایکردنەوەی ئەو کێشانێکی ئێستا هەن ئێمە هەر وەک باسم کرد وەکو پارتی بڕوامان بەوەیە کە ئەبێ ئەو لایەنە سیاسیانە بێن گفتوگۆ بکەن و پێش هەموو شتێک مەسلەی نیشتیمان و نەتەوەکیان لە بەرچاو بێ و ئێمە ئامادەین ینی بەردەوام بێت لە گفتوگۆکانە بەڵام لێرە هەندێک شتەیە کە پێویستە وەکو هەرێمی کوردستان بە تایبەتی لەم بارودۆخە کامە بابەت گرنگە ئێمە ئەوانە بخەینە ئەولەویەتی شوکاری خۆمان و ناشکرێ بۆ خاتری دەستکەوتی حزبیان بۆ خاتری ململانەی سیاسی بینی لایەنە سیاسیەکان ئێمە بین مەترسی بخەینە سەر هەموو ئەزمموی هەرێمی کوردستان ئەکرێ ئەوەی کە هەیە بیپارێزین و لە هەمان کاتە بیر لە چارەکردنی ئەم کێشە و گرفتانانە هەیە کە ئەبێ بکەین کە ئێستا مەوجودە و لایەنەکان قەریکن قسەی لەگەڵ دەکەن ئێمە لێژنەیەکمان هەیە لە پارتی کە لەگەڵ لایەنەکانی تر خەریکی گفتوگۆن و خەریکی ئەوەن کە چارەسەری ئەم گرفتانە بکەن بەڵام پێش هەموو شتێک باوە بڵێم ئێمە خۆمان بە پارێزەری
ماف و ئەم دەستکەوتانە یاریمی کوردستان ئەزانین و نەک ئێمە هەموو خەڵکی کوردستان ئەوە قبول ناکە بۆ خااتری دەستکەوتی سیاسی هەموو ئەزمونونەکە بخینە مەترسیەوە یعنی ئەبێ بەدیلەکە ئەو چارەسەریە کە ئێستا ئەبێ هەبێ زۆر باشتر بێت لەوەی کە باسی لێ دەکرێت و ئەمەش بێگومان بە تەفاهم و بە لێک تێگەیشتن و بەگەیشتن بە تەوافقێکی سیاسی هەیە کە لە بینی حسابەکانە دەکرێت وێمە وەکو پارتی خەریکی گفتوگۆین و هیوادارین ئەنجامێکیشی هەبێت. بەڵێ لەو ماوەیەدا لێدوانێکی بەڕێستان سەبارەت بە سەربازانی پەکە لە ناوچەی قەندیل و شنگال لێکدانەوەی جیاجێ بۆ کراوە ئەمە بەدرە لە بابەتەکەی پێشتر باسمان کرد بۆ چوونی بەڕێستان و لێکدانەوەی بەڕێستان چیە لەسەر ئەم بابەتە؟ ئێمە وەکو نەتەوە مافی خۆمانە ینی پشتگیری لە یەکتر بکەین لە هەر کوێوی بەڵام لێرەدا هەندێک ڕاستی هەیە ئەبێ دانی پێدا بنین ئەوەش مەسلەی تایبەتمەندی ئەم وەزعەیە کە ئێستا لە ناوچەکەدا هەیە کوردستان دابەش کراوە و هەر بەشێک تایبەتمەندی خۆی هەیە و ئەبێ ئێمە زۆر بە وردی بیر لە چۆنیەتی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی خۆمان بکەین لە هەر ناوچەیەکە هەبێ ئێمە سوپاسی هەموو ئەولایەن و هێزە سیاسیانە دەکەین چ لە ڕووی سەربازیەوە چ لە ڕووی سیاسیەوە کە پشتگیری هەرێمی کوردستانیان کردووە و هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بەردەوام پشتگیری لە مافی ملەتی کوردی کردووە لە هەر شوێنێک لە هەر پارچەیەکی تری کوردستان کە هەبوو بێ بەڵام تەداخلکردن لە ئیشوکاری ئیداری یان دەستهەڵاتی فەرمی کە لە یاریمی کوردستاندا هەیە ئێمە ئەمە بە بەرژەوەندی نازانین و پەکەکە کێشەی خۆی لە شوێنێکی ترە ینی پێویست ناکە ئێستا لەو ئەقلیمە لەو هەرێمەی کوردستان کە دەستگای فەرمی هەیە دەستگای یاسایی هەیە ئیتر تەداخل بکەوە ئەبێ پابەندی ئەم یاسا نەبێ ئەبێ پابەندی ئەو ڕێنەمانە بێ کە هەرێمی کوردستان لەسەری ئەڕوات و داواەکە ئەگەر پێویستی بە هاوکاری بێ بێگومان داوای هاوکاری لە هەر لایەنێ بکە ئێمە ئەو وەختە پێمان خۆش دەبێ یارمەتی بدرین بەڵام ئێستا پێم وایە پێویستە ڕەچاوی ئەو تایبەتمەندیە بکرێت کە هەموو لە هەر شوێنە کوردەکان لە هەر پارچەیەک هەیەنەوە دەکرێت ئەوان ئێستا وەکو میوان کە لێرەن سوپاسیشمان کردوون و ئینشاءڵڵا چارەسەری کێشەی کورد لە تورکیا و لە هەموو شوێنەکانی تریش بکرێ و ئەوەختە ئێمەش ئەگەر پێمان بکرێ و یارمەتی دەربین لە چارەسکردنی کێشەکانیان ئێمەش ئامادەین بەڵام ئێستا ئەو نازانم لێکدانەوەی چۆنی بۆ کرەوە بەڵام بێگومان ئەمانە ئەگەر مەبەستیان یارمەتی بێ ئەبێ پابەندی ئەو ڕێنمانە بن کە هەرێمی کوردستان داوای ئەکا گینا تحەداکردنی ئەو دەستهەڵاتە ئەمە پێم وایە لە بەرژەوەندیش لە یەکدانیەوە زۆر جاریش باسیەوە دەکرێت کە کوردستان سەحەیەکی کراوە بۆ هەموو لایەک ڕاستەکەوەتە ئەبێ ئەم مەبدە لەسەر هەموو لایەک جێبەجێ بکرێ ینی تەطبیق بکرێ بۆ نمونە ڕۆژەوای کوردستان ئێستا لایەنێکی سیاسی خۆی بە تاکە نوێنەری خەڵکی کورد ئەزانێ لەوێ کە ئەمەش وان نییە چکە خەڵکی تر هەیە لایەنی سیاسی هەیە لایەنی سەربازی و چەکدار هەیە کە ئامادەم بگەڕێنەوە ئەگەر وایە ساحەی سیاسی لە کوردستان بۆ هەموو لایەکراوەیە بۆ لە ڕۆژئاوای کوردستان بۆ هەندێک لایەک کراوە نییە بۆیە ینی من دەڵێم پێویستە ئەم شتانە بە تەفەهۆم بکرێ و ئەبێ ئێمە بەرژەوەندی باڵای وڵاتەکەمان لە بەرچاو بێ نەک دەستکەوتی سیاسی یان بۆ من چی تێدایە بەرامبەر بەلانەت کەیتر ئەتوانم چەند دەستکەوت بەدەست بێنم ئێمە مخالفی ئەو مەبدەئین و هیواداریشین یانی ئەو شتانە بە گفتوگۆ چارەسەر بکرێن. بەڕێز مەسرور بارزانی زۆر جار باس لە پرسی سەربەخۆی هەرێمی کوردستان دەکرێت سەرۆکی هەرێمی کوردستانی ڕاشکاوانە ئەم بابەتەی باس کردووە بە بچوونی بەڕێستان ئەم پرسە لە چ ئاستێکدایە و هەندێک لای هەندێک جاریش ئەم بابەتە بە مزایدە دەزان پێت وایە ئەم بابەتە چۆن چۆنیە بەدەخەوە ئەمە مزایدە نییە ئەمە ئامانجی ئێمەیە و زۆر جاریش زۆر بە ڕاشکاوانە باسمان کردووە کە ئەمە ئامانجی ئێمەیە ئەمە مافێکی سروشتی خەڵکی کوردستانە کە ئەبێ ڕۆژێک لە ڕۆژان کوردستان سربەخۆی خۆی وەربگرێ بەڵام چۆنیەتی وەرگرتنی سربەخۆیی پرۆسەیەکە کە پێمان وایە لە مەرحەلەی جیاجیا ئەتوانین کاری بۆ بکەین بەو شێوازەیە کە گونجاوە ئێستا ئێمە لەگەڵەوە نین کە ئێمە بە زۆر ئیعلانی سربەخۆی کوردستان بکەین دەکرێت ئێمە لەگەڵ لایەنەکانی تر تەفاهم بکەین و زۆر بەخۆشی بە تەفاهم بە گفتوگۆ حتا لەگەڵ عێراق لەگەڵ هەموو لایەنەکان باسی بکەین ئەم وەزعەی ئێستای ناوچەکە بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستان ئەوە دەخوازێت کە ئێمە
ئەبێ بیر لە چارەسەرێکی تر بکەینەوە بۆ ئەم وەزعە عێراق خۆی نێمە هۆکاری دابەشبوونی عێراق نین ئەوە خۆتان ئەبینن عێراق عملیان دابەش بووە هەرێمی عەرەبی سنە ئەمە داعش حکومڕانی لێ دەکە هەرێمی شیعی عێراق ئەمە شیعەکان حکمی لێ دەکەن و هەرێمی کوردستانیش کوردەکان حکمی تێدا دەکەن جگە لەوەی کە وەکو نەتەوەیە کورد مافی خۆیەتی یعنی ئەمە مافێک نییە کەس بە کوردی بداتن ئەم مافە جەنابی سەرۆک زۆر جار دەفەرمێ کە لە کورد وەرگیرەوە ئەبێ ئەم مافە جارێکی تر کورد بتوانێت مەمارەسەی ئەم مافە بکە و ئیشیشی بۆ کراوە و لە قۆناغی زۆر پێشکەوتوشدایە و دەشکرێ بەڵام لێرەدا یەک نقطە هەیە کە زۆر زۆر گرنگە ئەمە شەوەیە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان ئەبێ ئەمە بخەنە سەروی هەموو ئامانج و دەستکەوتە سیاسی و تەسکی خۆیان ئەگەر ئەوانە هەموو پێکەوە ئێمە هەموو پێکەوە لەسەر ئەمە جەخت بکەین و یەک ڕیز بین من دڵنیام کە زوو ئینشاءڵڵا کوردستان وەکو وڵاتێکی سەربەخۆ ئەبینین ئەگەر لایەنەکانی تریش ئەمە بە مزایدە بزانن یان بە بیانۆ بزانن بۆ ئەوەی نەکرێ لەسەر دەستی کەسێکە ئەو وەختە ئەبێ خەڵک ئەم خەڵکە یان ئەم لایەنانە بە بەرپرسیار بزانێ کە بۆ ئێوە هاودەنگ نەبوون بۆ یەک ڕیز نەبوون بۆ ئامادە نەبوون پێکەوە بۆ ئەم ئامانجە پیرۆزە کار بکەن جەهیوەم وایە کە خەڵکی کوردستان پێش هەموو کەسێک پشتگیری ئەم بیرۆکەیە بکە و فشاریش بینە سەر هەموو لایەنە سیاسیەکان کە ئەمە لە سەروی هەموو ئامانجەکانی تر بێ و ئینشاءڵڵا ئەم ڕۆژەش ئەبینین و بە کوردستانێکی سەربەخۆ و ئازادی شادەبین ئێمەش بۆ هیوایەن زۆر سپاس بۆ جەنابەت ئێمە تەواوی پرسیارەکانمان کرد و هیوادارم هیچمان بی نەچوو بێت لەوە پرسیارێک کە خۆم بۆ ئامادەکرد لە بەڕێستان بکەم ئێوە ئەگەر سەرنجێک تەنما بێت لە کۆتایی سپاسانەکەم بەس سپاسیەوە دەکەم و ئینشاءڵڵا هەر سەرکەوتوو بەڕێز مەسعود بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان زۆر سپاس کە لەگەڵ ئێمە بووی لەم ئەڵقەیە دیداری ڕۆژ زۆر سپاس خۆشەویست لێرە دێنە کۆتای ئەڵقەی دیداری ڕۆژ زۆر سپاس بە ئێوەش کە پشوو درێژ بن کە تا کۆتای ئەڵقەیە لەگەڵ ئێمە دەبوون کوردستان ئاودان سەرکەوتن بۆ پێشمەرگە زۆر سپاس.